کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی لە بواری دیپلۆماسیەت لە ماوەی ڕابردوود و ئێستاشدا هەنگاوی زۆر گەورەی بەرەو پێشەوە ناوە هەرێمی کوردستانی لە ڕووی دیپلۆماسیەوە بردوۆتە خۆناکێکی تر. بە دیاریکراویش ئەم سەردانەی دوایی سەرۆکی حکوومەت بۆ فەرەنسا و دیداری لەگەڵ سەرۆکۆماری فەرەنسا و هەروەها گەورە بەرپرسانی تری فرەنسی ئەمە بۆ خۆی هەنگاوێکی جار گەورەیە لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی سیاسیەوە. بۆ ئەم شەو بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ لە ڕووی دیپلۆماسیەوە ئێستا هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایەوە چۆن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت توانیوێتی پەرە بەم پەیوەندیە دیپلۆماسیانە بدات و دوجاریش بە قازانجی هەرێمی کوردستان دەشێنەوە. با میوانداری زۆر بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا شارەزار لە پەیوەندی نێودەوڵەتی و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک حەسەن شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. شەو باش، زۆر باشە. کاک حەسەن من دەمەوێت لە ئەم سەردانەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. بزانم سەرنجتان سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ فەرەنسا دیداری لەگەڵ سەرۆکۆماری فەرەنسا ئیمانوئێل ماکرۆن لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پیران لەگەڵ سەرۆکی شارەوانی پاریس ئەمانە لە ڕووی دیپلۆماسیەوە ئێوە چۆنی دەخوێنەوە؟ خوێندنەوەتان چییە؟ زۆر سوپاس دەمەوێت بە دوو ئاراستە جوابی پرسیارەکەی جەنابت بدەمەوە. یەکێکیان سەردانێکی زۆر گرنگ بوو لەبەرەوە پێویست بوو دیپلۆماسیەت بۆ هەرێمی کوردستان لایەنێکی هێچگار گرنگە کە وەکو دەبینین گەرم و گۆڕیەکی زۆری پەیدا کردووە و ڕێزدار مەسرور بارزانی بەئاخێکی هێچگار زۆری پێدەدا لە کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتیەکان لە ناو ئەو دەوڵەتانی کە کاریگەریان لەسەر سیاسەتی نێودەوڵەتی هەیە. سەبارەت بە دیپلۆماسیەت بۆ هەرێمی کوردستان بابەتێکی ڕێپێدراوە لە یاسای نێودەوڵەتیدا لە ژێرناوی پارا دیپلۆماسی بۆ نەن ستەیت ئەکتەرەکان بۆ ئەوانەی کە ئەکتەری نێودەوڵەتی دەوڵەتیدان پێدانراویش نین، بەڵام بەشێکن لە ئاشتی هەرێمی کوردستانێکێکە لەو لایەنانەی کە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا لە چوارچێوەی ئەدەبیاتی پەیوەندی نێودەوڵەتیدا لایەنێکی گرنگی پەیوەندی نێودەوڵەتیە، لایەنێکی گرنگی ئاشتی هەرێمیە، لایەنێکی گرنگی جێگیری سیاسی و هەروە ئەو ستراکچەرەیە کە ئەمڕۆ عێراق بەڕێوە دەبات. سەبارەت بە فەڕەنسا بە جەنابتان بڵێن فەڕەنسا پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان دەگەڕێنەوە بۆ پێش حکوومەتی هەرێمی کوردستانیش، بۆ سەردەمی بزافی ڕزگاری خواست، بۆ سەردەمی شۆڕشی کوردستان لە شاخ دەمێکە ئەوم پەیوەندیانە لە سەردەمی بەڕێز میترانەکاندا هەن و هەروەها دوای لە هەشتاکان ئینستیتوتی کوردمان هەبووە و دواتریش لە بڕیاری 688 بۆ پاراستنی هەرێم هەتا دوایش. باش کاک حەسەن من دەمەوێت سەرنجی ئێوە بزانم بە دیاریکراوی لەسەر بەیاننامەکەی کۆشتی ئەلیزێ. کۆشتی ئەلیزێ دەڵێ ئەم دیدارەی سەرۆک ماکرۆن لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی دیپلۆماسی و سیاسی تند و تۆڵی لە نێوان فەرەنسا و هەرێمی کوردستان دروست کردووە. ئەم وتانە بەڕای ئێوە چی دەگەێنێت؟ ئەم وتانە لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و ئەو چارتەرانی کە لە یاسای نێودەوڵەتیدا جێگیر بوون، چ لە ڕووی تیۆری، چ لە ڕووی پراکتیکی، چ لە ڕووی ئەزموونەوە، چ لە ڕووی لۆژیکەوە هەرێمی کوردستان هەم لەلایەنە تیۆریەکەی وەکو ئەو بڕگانی کە لە یاسای نێودەوڵەتیدا هەن لایەنێکی گرنگی یاسای نێودەوڵەتیە. ئەمە لەلایەکی دیکە ڕۆڵی هەرێمی کوردستان هەروەکو لە پێشتریش باز دەکرێت لە نینی ئەخبارەکاندا گوێم لێ بووە ڕۆڵی هەرێمی کوردستان لە پاراستنی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شەڕی مەیدانی لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی نێودەوڵەتی داعش و هەروەها لەو پارسەنگە سیاسی کە لە ناوچەکە ڕایگرتووە و ئەو ڕۆڵە جوانەی کە هەرێمی کوردستان لەسەر ئاستی دابینکردنی ئاسایش کە ئەمڕۆ وەکو بوویەکی نوێ لە 30 ساڵی ڕابردوودا بۆ لێکجاکردنەوەی ئەو هێزانی کە بەردەوام بەریەک دەکەوتن ئەو ڕۆبۆتە هۆکاری ئەمن و ئاسایش لە ناویاندا. ئەمە لایەنێکە، بەس لایەنێکی دیکە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێزت بۆ فەڕەنسا زۆر گرنگە، چونکە ئەمڕۆ فەڕەنسا بە دیفاکتۆ لە دوای برێکزت لە دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتیەکە و تا ئێستاش ئەڵمانیا جۆرێک لە
چوارچێوەیەکی گۆشەگیردا بە گوێرە یاسای نێودەوڵەتی فەڕەنسا سەرپەرشتی یەکێتی ئەوروپا دەکات. فەڕەنسا بووە بە ئەمری واقع وەکو گەورەی نێوان یەکێتی ئەوروپا و دەوڵەتانی ئەوروپی دەکات. بۆیە ڕۆڵی فەڕەنسا ڕۆڵێکی سەرکێشە، ئەو دامێزرێنەری یەکێتی ئەوروپایە و ئەمڕۆژ دەوڵەتانی ئەوروپا یەکێتی ئەوروپا جگە لە بەریتانیا هەموو ئەوانە بۆ هەنگاوەکانیان بەرامبەر هەرێمی کوردستان، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، باکووری ئەفریقیا، ئەوراسیا و زۆر شوێنی دیکە دەوڵەتانی یەکێتی ئەوروپا تەماشا هەڵوێستەکانی فەڕەنسا دەکەن و ئەمڕۆژ جۆرێک لە هەژمونی هەرێمایەتی هەیە، چۆن چاینا لە شوێنی خۆی، هیند لە نیوە دوورگەکەی، رووسیا لە شوێنی خۆی. بەڕاستیش فەڕەنسا بە واقعێکی مەدەنی ترەوە لە ئەوروپا هێزی یەکەمە. سەرکێشی ئەوەیە بۆ فەڕەنسا هەرێمی کوردستان گرنگە، لەبەر ئەوەی من دەمەوێت لێرە یەک خاڵ بڵێم، ئەو خاڵە گرنگە سەرنجی بخرێتە سەر. فەڕەنسا ساڵانێکی زۆر بەس ئەو فەڕەنسا ساڵانێکی زۆر تاقەیەکی زۆری لە لوبنان سەرف کرد بۆ ئەوەی ئیسtisمارێک لە ناوچەکە بکە. بەداخەوە لەوەیە زۆر سەرکەوتن بەدەست نەهات. ئەمڕۆ هەرێمی کوردستان و عێراق ئیپیسێنتەری سیاسەتی فەڕەنسایە و فەڕەنساش لێرە لە هەرێمی کوردستان لە زۆر بوارەوەگە دەرفەتە بوو پرسیار بکەی مەبەستت بوو بواری سیاسی، کەلتوری و هەروەها وەبەرهێنان ڕۆڵێکی نوێی لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان هەیە. باشە کاک حەسەن، کەواتە ئێوە ئاماژەتان بە زۆر خاڵی گرنگ کرد بە تایبەتی بۆ فەرەنسا لە ناوچەکە، کەواتە گرنگی هەرێمی کوردستان بە سەقامگیریەکەیەوە بەو ڕۆڵەی کە سەرۆکی حکوومەت لە بواری دیبلۆماسی دەیگێڕێ، گرنگیەکەی بۆ فەرەنسا چییە و هەرێمی کوردستانی چۆن دەتوانێت ئەم پەیوەندی دیبلۆماسیانە بخاتە قسمەت هەرێمی کوردستان خودی خۆیەوە؟ لەلایەن شارەزایانی هەر باڵای سیاسەتی نێودەوڵەتی لێرە هەرێمی کوردستان و بە تایبەتی سەرکردایەتی بارزانی هەرچەندە مەوزوعەکە حکوومەتی هەرێمی کوردستانە بە ناوەندێکی گرنگی ڕاکێشانی نێودەوڵەتی لە قەڵەم دەدرێ. هەروەها چۆن بنەماڵی لە ئوردن و لە سعودیا و هەروەها بنەماڵی جومبوڵات و ئەلجومەیل و هەموو ئەو ناوەندە گرنگانەی سیاسەتی نێودەوڵەتی لە ناوچەکەدا ڕۆڵێکی گەورەیان هەیە و جەختیان لەسەر دەکرێتەوە. ئەمڕۆ هەرێمی کوردستان جگە لە سنگ و قورسایی و ئەزمموی سەرکردایەتەکەی لە ڕووی جیۆسیاسی و لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە ڕۆڵێکی گرنگی هەیە، بەوەی کە دەتوانێت کەندا و تورکیا لە ڕێی ئەوەوە ئۆراسیا بەلایەکەی دیکەدا ئەوروپا لەم لاشەوە بۆ ئەوروپا شەرقی بەیەکەوە گرێبدا تێگەیشتێن قوڵبوونەوە لە جوگرافیایی لە گرنگی ئەم جوگرافیایی کە ئەمڕۆ لە فەڕەنسا بەڕێز مەسرور بارزانی نوێنەرایەتی دەکا هیچ گار بابەتێکی گرنگە. جوگرافیای هەرێمی کوردستان نابێت بەو چاوە تەماشا بکرێ کە پێشتر بەرێکەوتنە جوگرافیەکان کەمتر بوون. جوگرافیایەکی گرنگە. جگە لەوەش هەرێمی کوردستان سەرڕای هەموو ئەو گیر و گرفتانەی لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتی و لەلایەن عێراق و کۆمەڵێک بابەتی دیکەی تیرۆر و هەندێک گرفتی دیکە بۆی دروستکراون 30 ساڵە لەسەر پێی خۆیەتی 30 ساڵە ئیسپاتی کردووە بۆ تورک، بۆ فارس، بۆ عەرەب، بۆ فەڕەنسی، بۆ ئەمریکی، بۆ هەموو لایەنەکان کە هەرێمی کوردستان کیانێکی سروشتیە، هەڵقوڵاوی ناخی ئەم خەڵکەیە، خەریکی خزمەتی خاک و خەڵکەکەی خۆیەتی و فاکتەری ئەمن و ئاسایشە لە ناوچەکەدا. ئەمەش بۆ فەڕەنسا زۆر گرنگە. بەڕێزان من دەمەوێت ئەمە بڵێم بۆ فەڕەنسا دوای شکستەکەی لە لیبیا لە لوبنان ببورن و دوای ئەوەی کە لە باکووری ئەفریقا تووشیان زەحمەتێ بووتەوە بۆ ئاسایشی ناوچەکە و ئەوروپا بۆ فەڕەنسا عێراق و هەرێمی کوردستان هیچگار گرنگن. بۆیە فەڕەنسا بایەخێکی هیچگار زۆری پێدەدات و لەمە دوای هەروە دەبێت. زۆر باشە، زۆر بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا شارەزا لە پەیوەندی نێودەوڵەتی و شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.